تیمێکی چوارکەسی خۆبەخش کە خۆیان دانیشتووی قەزای خورماتون بەڵگە و تاوانەکانی دوای 16 ئۆکتۆبەری خورماتویان دیکۆمنت کردووە و لە پێشەنگەیەکی فۆتۆگرافیدا بەشێکیان نەمایش کرد. ئاماژ لە دیکۆمنتکردنی تاوانەکان ئاشکراکردنی تاوانەکانی حەشتی تورکمانی و حەشتی شەعبیە تا کەیسەکە وەکو جینۆساید مامەڵەی لەگەڵدا بکرێت. هاوکات داوا لە پەرلەمانی کوردستان و عێراقیش دەکەن کار لەسەر ئەو دیکۆمنتە وێنەی و ڤیدیۆیانە بکەن کە بە زەحمەت لە ڕێگەی کامێرەی نهێنیەوە تۆماریان کردووە. ئێمە دایان کارەساتمان بەسەر هاتووە هەروە ڕۆشتووە و کەس ئێستا باسیشی ناکا و چونکە دیکۆمنت نەکراوە. ئەم کارەساتە لە دووسخورمات و ڕوویدا هەموو تاوانەکانی جەنگی تێدا ئەنجام درراوە بەداخەوە و ناوی ئەو پرۆسەی کە ئەم تاوانانەی لێ بە ئەنجام هات ناوی نراوە پرۆسەی سەپاندنی یاسا لەلایەن حکوومەتی عێراقیەوە، بەڵام لە دووسخورمات و یاسایان سەربڕی، لە دووسخورمات و خەڵکیان سەربڕی، لە دووسخورمات و خەڵکی بێتاوانیان شەهید کرد، لە دووسخورمات و دەستدرێژیان کردە سەر ئافرەتان بەداخەوە. ینی ئەو وێنانەی کە بینیوتانە بەشێکی کەمی لەو مەینەتیە گەورەیە لە شاری دووسخورمات و ڕوویداوە دەیان چیرۆکی نهێنی هەیە لە کاتی گەڕانەوەی ئاوارەکانە ئەوانە دەرەکەوێت، چونکە لە ئێستادا ئێمە ئەم وێنانە لەلایەن خەڵکێکی خۆبەخش هاوکارمان بوونا و لەلایەن کامێرەی نهێنی و چوونەتە شارەکە بۆمانیان گرتووە. حکوومەتی هەریەم لەسەر هەر بابەتێک مفاوەزاتەکە ئەبێت بابەتێکی تایبەت بێت دووسخورمات و نەبێتە کەیسێکی قوربانی لەسەر مفاوەزاتەکانی ئەوانیش. ئێمە ئەوەش بەوان ئەڵێن حکوومەتی هەریەمیش تاوانبارە، ئێمە تاوانەکە ئەخینە سەر ئەستۆی حکوومەتی هەرێم لەبەرەوەی ئێمە لە 25 مانگا هەموو مانوتمان بەڵێ بۆ سەربەخۆی، بەڵام سەربەخۆی سەرمانی خوارد. بەپێی ئەو بەڵگانەی کۆکراونەتەوە 9 کەس لەو ڕۆژەدا بەدەستی حەشتی تورکمانی و حەشتی شەعبی کوژراون، 115 کەس بریندار بوون و 4 حاڵەتی دەستدرێژی بۆ سەر ژنان تۆمار کراوە کە یەکێک لەو حاڵەتانە لە نێو بنکەی پۆلیسی قەزاکە تۆمار کراوە. جگەلەوەی 5 هاوڵاتی تریش بەهۆی ئاوارەبوونیانەوە گیانیان لەدەست داوە. هەر بەهۆی ئەو ڕووداوەوە زیاتر لە 53,000 هاوڵاتی ئاوارەی شارەکانی باشووری کوردستان بوون. پەرلەمانتارێک دەڵێت دەبێت ئەو کەیسە ڕەوانەی پەرلەمانی عێراق و دادگای تاوانەکان بکرێت. لە ڕاستیە ئەمەی کەیسە دەرهەق بە کورد دەکرێت لە دووسخورمات و بە معنای کەلیمە پاکتاوی ڕەگەزیە و ڕەگەزی جینۆسایدی شتیایە و بێگومان لە ئایندا دەبێت کاری زیاتی لەسەر کرێت، چونکە گروپێکی قەومی دیاریکراو بە ئامانج گیراوە کە بریتێ لە کورد و حدودی 54,000 کەس لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە شارەکەیان جێهێشتووە و خانووکانیان ئەوە دیارە بەرچاوی خۆتانەوە ئەتەقێنرێتەوە و هەرچی پەرلەمانی عێراقە و بە خێرایی بە تایبەتی نوێنەرەکانی کورد و لەگەڵ ئەوانی تریش هەفشار دروستکەن و لیژنە دروستکەن و بچنە ئەوێ وام ئەمانە هەمووی کۆ بکرێتەوە لە پەرلەمانی عێراق جەلسەی لەسەر بکرێت و لە دادگای تاوانەکانی عێراق ئیشی لەسەر کرێت. ئەم 4 هاوڵاتیە ژمارەیەکی زۆر وێنەیان بە کامێرەکانیان گرتووە کە زۆربەی تاوانەکانیان تۆمار کردووە. لە ڕێگەی ئەو پێشنگە فۆتۆگرافیەشەوە دەیانەوێت بەشێکی کەم لەو تاوانە پێشانی خەڵک و جیهان بدەن تا هەموو لایەک ببینێت ئەوەی لە خورمات و ڕوویدا هیچی کەمتر نەبوو لە شەنگال و ناوچەکانی تر. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.